خۆتان خوێنەوە هونەری و ئەدەبی ئیسلامی کوردیە ساڵانە لەلایەن ناوەندی سلێمانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان ساز دەکرێت بە بەشداری هونەرمەندانی کورد لە پارچە جیاوازەکانی کوردستان. لەم فستیڤاڵەدا مناجات و قەسیدە بەسەر پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم و هەروەها هاوڵانی دەخوێنرێتەوە. شعر و پەخشان و زۆرێک لە ژانەرە هونەریەکان پێشکەش دەکرێت تا بۆ ساتێک ئاوێزان بین لەگەڵ کەشێکی ئیمانی و دەروونمان بە خۆشەویستی گوڵاوپڕژەن بکەین. ئەم ساڵ و بۆ چوارەمین ساڵ شەرەفی سەرپەرشتیکردنی فستیڤاڵی ئەوینی پێبەخشین. بەڕێزان، لە ڕۆژانی خۆ ئامادەکردن داین بۆ مەراسیمێکی ساڵانەی جیهانی موسڵمانان و کە ئەو مەراسیمەی سەرەتاکەی ڕەحمەت و ناوەڕاستەکەی لێخۆشبوون و کۆتاییەکەشی ڕزگاربوونمانە لە ئاگر ئینشاءالله. ئەو مەراسیمەش بریتیە لە مانگی پیرۆزی ڕەمەزان کە بە پشتیوانی خوای گەورە لە 2 هەفتەی داهاتوودا یەکەم ڕۆژی دەست پێەکە و ماڵەکانمان پڕەکات لە نور و ماڵەکانمان نوری ڕەمەزانی بەسەرداڕژێ. بۆیە من و ئێوەیش داوا لە خوای گەورەکەین خوایە بمان گەیەنە مانگی ڕەمەزان. بەڕێزان، ئەگەر بگەڕێینەوە بۆ مێژووی کوردەواری کۆمەڵێک پەڕەی پرشنگدارە بینین لە مێژووماندا، ئەو مێژووی کە کورد و ئیسلامی پێکەوە گرێدا. کاتێک ئیسلام هات کورد ڕاستەوخۆ باوەشی بۆ ئیسلام کردەوە و ئیسلامی کردە دینی سەرەکی و تەواوی سەرتاسەری خۆی. لەو کاتەشدا هونەرمەندانی ئیسلامی لە کوردستان لە تەواوی پارچەکانی کوردستان شاعیران و ڕۆشنبیران قەسیدەیان چڕی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم هەستی کوردانەیان بەخشی بە خزمەتی پەیامی پیرۆزی ڕەسوول الله. لەو کاتەدا حەزرەتی نالی فەرمووی ئەی ساکینی ڕیازی مەدینەی منەوەرە لوتفێ بفەرموو بڵێ مەدینەی منەوەرە. بۆیە ئێمە ئەمانەوێ ئەم ئێوارەیە بکەینە ئەو ئێوارانەی کە حەزرەتانی نالی مەحوی سالم کوردی مەولەوی بێسارانی مەلای جزیری ئەحمەدی خانی هەموو ئەو شاعیرانە گیانیان دڵیان بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کردەوە. ئێمەیش دڵ و گیان و باوەش و ماڵ و مناڵ و وڵات و هەموو کارمان ئەخەینە خزمەتی ئەو پێغەمبەرە صلی الله عليه و آله وسلم. ئەگەر بگەڕێینەوە بۆ مێژووی پڕ لە شانازی ئیسلامیمان بەڕوونی ئەوە دەبینین هونەر و ئەدەبی و ئیسلامی هەمیشە هاوتەریبی کاروانی هەوڵ و تێکۆشان بووە و تەنانەت پێغەمبەری ئازیزیش
گرنگی بەم لایەنە داوە هاوتای کردووە لەگەڵ ڕاستە شەقامی ئیسلام بۆیە شاعیرانی پێش ئێمەش چەند وەصف و سەنا و مەدحێکیان بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نووسیوە و هەمیشە بە قەسیدەکانیان جۆش و خرۆش و دینداریان بە خەڵکی مرۆڤایەتی کوردستان زیاد کردووە لەو ساتەوە تاوەکو ئێستەش هونەرمەندانی ئێمە ساڵانە و بە بەردەوامی خۆیان نەوە دوای نەوە کاری هونەریان بۆ خزمەتی ئیسلام بەکارهێناوە لەو سۆنگەیەوە ئێمە لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان هاوشانی چالاکیەکانی ترمان گرنگیمان داوە بەم بوارە و لە تەواوی بۆنە و چالاکیەکانماندا هەوڵمان داوە سیمای بەرزی هونەری ئیسلامی ڕەسەن دەربخەین تا سەرنجام ئەم کارە وەک دەستگایەکی سەربەخۆ لە ناو ڕێکخراوی قوتابیانی کوردستاندا کار دەکات و بەردەوامە لە چالاکیکردن ئامادەبوانی بەڕێز فیستیڤاڵی ئەوین کە ئەم ساڵی چوارەمێتی سەرەتا لە ساڵی 2015دا لەلایەن ناوەندی سلێمانیەوە پلانی بۆ دانرا و ئامانج لێی هەبوونی چالاکیەکی هونەری ئیسلامی کوردی بوو لە پاڵ هەموو ئەو چالاکیە هونەریانەی ئەنجام دەدرێت و گەیاندنی دەنگ و سەدای هونەرمەندانی کوردی موسڵمان بوو بە گوێی هەموو جیهاندا کە سوپاس بۆ خوای گەورەم کارە ئەم ساڵ دوای ساڵ پەرەی سند و چالاکیەکانی فراوان بوون بۆ تەواوی پارچەکانی کوردستان بەڵام جێی خۆیەتی ئاماژە بەوە بکەین بەداخەوە تاوەکو ئێستا ئەم شاکارە کە دەبوو دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت لایەنە پەیوەندیدارەکانی ڕۆشنبیری گرنگی پێ بدەن بەڵام خاڵیە لە گرنگیدانەکانی ئەوان و بگرا کار ئاسانیشمان بۆ ناکەن کە هیوادارین لە داهاتوودا تەواوی هاوکاری ناوەندی سلێمانی ڕێکخراوی قوتابیان من بۆ ئەنجامدانی ئەم فیستیڤاڵە و تەواوی چالاکی هونەریەکانی ترمان بەڵێ نەدەین بەخوای گەورە و میهرەبان بە ئێوەی ئازیز و بەڕێز ئێمە لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەردەوامە بین لە درێژەدان بە چالاکیەکانی فیستیڤاڵی ئەوین پشت بەخوای گەورە ساڵی پێنجەم شەشەم حەوتەم هەشتەم تا ئەخیرە بینین ئەگەر ئێمەش نەمێنین ئەو براو خوشکانەی دوای ئێمە بە دڵنیایی لە ئێمە باشتر دێنە ئەنجام ليس للإنسان إلا ما سعى نام قلت بويس مستحقي أجري أقلام أجري هون مجوش وهمتي حرس مقرام دائما باقي خيالي كل شو بمعنى مجدبي أي قانعة رحمي خلاق وعاصية هم
رسول الله سلطان أنبياء يا محمد المصطفى خاتم الأنبياء يا الله 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 يا أحمد رسول الله يا الله الله يا أحمد رسول الله يا محمد المصطفى سلطان الأنبياء يا محمد المصطفى سلطان الأنبياء يا أدوار بالله وش يا رسول الله أدوار بالله وش يا رسول الله وأو ببكر وما بدار رسول الله كاتيك حضرات لقلب بكر خاولي شوكات قنايان قلدوشون غارك بو حفظي اوان خواي خاون رحمة كوتري هنا لبر اوغارا هنا نبوسي لاي او نازدارا كاكرم وشادي غارك التنيه بأشقي إيمان أو دو سردار